Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشم که گرام الان ویدیو ندا. لام ویدیو تا باسی pinch phrasal verb بکیم که زور بکارن تو گرینگ که بیازانی تو باب یکم دانیان دست بکین یکم دانیان pass away واتا کوچی دوایی که لبریوی که بلی die که به معنی مردنیت جوانتره که pass away بکار بینی. بون منا علین my father passed away around 2 months ago. My father, and my dad, passed away around 2 months ago. Wata bahukum ziki 2 month pesh esta kochi duaiker. Ama pass away. Duam phrasal verb fed up. Fed up wata bezarbet la kasek yan la shtek. Bon muna alain, I am fed up with this guy. He's so annoying. I am fed up with this guy. Wata bezarbum lam kabra. He's so annoying. زور إزعاجه. Fed up واتا إزعاج بيت يعني بيزار بيت لشتيك يعني لكسك. Same phrasal verb die out. Die out واتا لناو أجد يعني نامنت. بايكي نمونيك بو هاد معناك يعني بينينا وبو نمونا ألين. The fire had died out when the firemen arrived. The fire had died out when the firemen arrived. واتا ئاگرەکە نەما یان لە ناوچوو پێش ئەوەی کە ئاگرکوژێنەوەکان بگەنە شوێنەکەم. Die out لێرە بەمانای لە ناوچوون یان نەماندن. یان نمونەیەک تر ئەڵێین the close relationship that we used to have is starting to die out. The close relationship that we used to have is starting to die out. واتە ئەو پەیوەندیە نزیکەی کە لە نێوانمانە هەبوو خەریکە لە ناوەچێت. لێرەیە die out بەمانای لە ناوچوونێت کە شتێک بۆ نمونە پەیوەندیەک لە نێوان دوو کەسا لە ناوەچێت. چوارەم phrasal verb eat up. Eat up واتە خواردنێک یان شتێک تەواوی خواردنەکە بخۆی بۆ نمونە قاپێکە لە بەردەمایە هەمووی تەواوەکەین هەموو قاپەکە تەواوەکەین ئەمە پێ ئەوترێت eat up. بۆ نمونە ئەڵێین I ate up all my plate and asked for more. I ate up all my plate and asked for more. واتا همو قاپەکەم خوارد و داوای زیاتریشم کرد. Eat up واتا تەواوی خواردنێک کە لە بەردەمتایە بیخۆیت. کۆتا phrasal verbi ئەم ڤیدیۆیە sick of. Sick of بەمانای بێزاربوون یان تاقەت نەمان لە شتێکیان. بۆ نمونە ئەڵێین I am sick of listening to your advice all the time. I am sick of listening to your advice all the time. واتا بێزار بووم یان تاقەتم نەما لە گوێگرتن لە ئامۆژگاریەکانت بە بەردەوامی. بۆ نمونە کەسێک دایم ئامۆژگاری دەکات تۆش ئەم قسەی پێ ئەڵێیت وڵێ کاکە ئەوەندە ئامۆژگاری مەکە بێزار بووم لە ئامۆژگاریەکانت. بەم شێوەیە ڤیدیۆمان کۆتایی هات. هیوادارم کە سوودتان لە ڤیدیۆکە بینی بێت و ئەگەر سوودتان لێوەرگرت لایکی بکەن و باوەڕەکانتان بنێرن و ئەگەر سوودیشتان لێوە نەگرت یەک دیسلایکی جوانی بکەن و پێم بڵێن چۆن منداڵ ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تا وەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.